دەچینە گەرمیان. لە گەرمیان شەوانی زستان تایبەتمەندی خۆی هەیە، شەو چەرە و دروستکردنی کونجی خورما. کونجی خورما هێنن ئەیکوتنەوە تێکەڵیەکان چۆنەڵی تێکەڵەیەکی لێ دروست دەکەن، تۆپەڵ تۆپەڵی دەکەن و دەیخۆن هەم بەسوودە هەم وەکو شەوچەرەیەکیش بەکار دەهێنرێت. پامنەرمان شاخەوان فیچەرێکی بۆ ئامادەکردووی لەسەر ئەم بابەتە. پێکەوە دەچین دەیبینیم زانین بەشێک لەو پیاوانەی کە لە دەوری یەکتر کۆبوونەتەوە چۆن کونجی خورما دەکوتن بە گۆرانی و بە چەپڵە ڕێزان و جەوێکی زۆر زۆر کەشێکی زۆر زۆر خۆشیان بە خۆیان دروست کردووە. پێکەوە دەچین بینەرێبی. سەرەتا کونجەکە برژێنین، جوانەوە تێگەیتن تا شەی تەڕی نامێنێ، لەبەرەوە جوان ببرژێ بۆ ئەوەی تەڕ نەبێ بۆ کونجی خورماکە. دوای ئەوە کە برژانمان دەنێ بۆ حازرەکەین. ئێمە لە شەوانی زستاندا هەڵەسین بە کردنی کونجی خورما و کڵاوێن و محێفز. لەبەرەوەی ئێمە کونجی خورما ئەکەین شەوانی زستان درێژە وەکو شەوێکی وەکو ئەم شەو ئیسە بارانە هەڵسیان بە کردنی کونجی خورما هەر جارێک لە شوێنێک کۆبوونەوە. ئیسا من لە لادیەک هاتمەوە، ئەم پیاوە لە شوێنێترەوە هاتووە، ئەو لە شوێنێترەوە هاتووە، هەروە هەموو لە هەموو چین و توێژەکان کۆینەوە کونجی خورما ئەکەین شەوەکەی بە گۆرانی و بە کاتێکی خۆش بەسەرە بین. کونجی دوو نەوعی هەیە، سپی و ڕەشی هەیە. سپیەکە بۆ کونجی خورما ناشێ، ڕەشەکە بۆ کونجی خورما ئاشێ. خورمایەکی وشکەوێ بۆ کونجی خورماکە ئەوێ بیکەیتە کونجی خورما. سەرەتا ئێمە کونجەکە برژێن و ئەیکوتین تەوا ئەو نەیکوتین هەتاکو وەکو ئاردی پێتی ئاوا، دوای خورماکەی تێکەین و خورماکە شەکوتین تەکیا تاوێتە کونجی خورما. تەواو کونجەکەمان برشانە سە دەکەین ناو دنەکە کە دوایەوە ئیسا دەستێنە کوتاندی. پێنج کیلۆ خورما و 2 کیلۆ کونجی ڕێک قابلێسی و کونجەکە خۆدانزان ئەی شۆری تۆ دوایەوەی تر کە یخی دەسەر ئاگر دوایەوە ئەی برشێنی کە برشانت ئەیکەی دەسەر ئەخێنە سەر ناو دنگەکە و دوایەوە کونجەکەی پێوە برشێنی کە ئەکوتین کە کونجەکەمان کوتا ئەنجا دوایە خورماکەیش تێقین بە خورماکەش جوان جوانی لێدن ئەوە لەگەڵ هاوڕێ و برادر و دۆست و خۆشەویستانە خۆتانزان شەوچەرەی گەرمیان ئەم زستانان شەوگارێکی دوو درێژە. ئیتر ئاوا لەگەڵ هاوڕێ و برادرە کۆینەوە لەم ماڵەکە لەو ماڵەکە لەگەڵ هاوڕێیانە لەگەڵ برادر و خۆشەویستانە. ئەم کونجی خورماکردنە لە گەرمیان باوە لە مانگ 11 2020 مانگ 12 2020 مانگ 1 2021 مانگ 2 2021 و مانگ 3 2021 5 مانگ. ئێمە من خۆم شخصی خۆم پێنج دانە مانگ من کونجی خورماکە مانگ 11 12 1 2 3 5 مانگ ئەم کونجی خورماکردنە لە هەموو شوێنەکە لەملا لەولا لەولا. دەسەکەینە کونجی خورما کڵاوێن و محەفز و ترتەک بڕێ برادری خۆشەویست ساکووە ئەوین و دەمەتەقەکەین و کونجی خورما و محەفز و ئیتر
تەکەم جەماعەتە خۆشەویستان و هەرسەرێ ڕۆینە ماڵیەکەەوە تر شەواری زووسان نابڕێتەوە پێویست ئەوە کونجی و خورماوە کڵاوێن و دەمەتەقەوە گۆرانی و ئەو شتانەی وەینە سەر و هۆوارەوەی تر هەر جارێک کۆمەڵێ برادری خۆشەویستە ناسین دەستمان کرد بە دەرکردنی کاک تەحسینگیان جەماعەت حەساوکە و گولە گولەکە بۆیان کڕیکە بۆیان طبعا دوای کونجی بەشانەوە کوتان لەگە و کا خورمەکەمان کرد تاوامان کرد ئەوە هاوڕێ و برادریەوە لەگەڵ لێکە کۆمینەوە و ئەوە جوان جوانێ بەخۆم ئەوەی کرد تۆپەڵە تۆپەڵە و دوای دابەشێکە لەبانێ دیوە بێ و بەخۆمان دوای دەیخۆی ئەمە چوار ئەمە شەش ئەو علاقە سپیان وەکەم بێوەفا بەخۆ بەربێنێ ئەزیز دڵەکەم کوڕایەتی ئارەزووی پیریە پەنجەی جوایەتی لەو ساوە دیری خوارد وەی لە براوە دووربوون لە تەکنۆلۆژیا و ئەم کەش و هەوای بینیتان و یاری کوردەواری ئەمانە کاتێکی زۆر زۆر خۆش نەگەر بتوانین جەبەجیان بکەین بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن کاتێکی شات.